بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئێوارەتان باش بینێراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک هاتمەوە خزمەتی ئێوە یاز و خۆشەویست بۆ دواندنی ئێوە بۆ وەرگرتنی سەرنج و ڕاو کۆمێنتەکانی ئێوە لەسەر تەوەری بەرنامەکانمان بە تایبەت لە بەرنامەی دوانگەی خەڵک. بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک تایبەتە بەوەی کە سەرنجی ئێوە وەربگرم سەبارەت بە پرسێک و دیاردەیەک ئێستا کە لە حاڵەتەوە تێپەڕیوە بۆ قۆناغی دیاردە و ئێستا زۆر بەرچاو دەکەوێت ئەویش هاتوچۆکردن و سەردانیکردنی گەنجان و هاوڵاتیان بۆ گازینە و کافتریا و کافەیەکان و کافتریاکان ئەوانەی کە تیایدا نێرگەلە و جگەرە دەکێشتێت بە ڕێژەیەکی زۆر ئەمە بەرچاو دەکەوێت. لە ساڵانی ڕابردوودا لە هەرێمی کوردستان ئەمە شتێکی تاڕادێک نامۆ بووە بگرە لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەمە هەر نەبوو تەنانەت لە سەنتەری پارێزگاکان ئەمە بە دەردەکەوت و ئەمە هەندێک تاڕادێک دیار بوو هەندێک هاوڵاتی لە ماڵەکانی خۆیان نێرگەلان بەکاردەهێنا بەڵام ئێستا لەم چەند ساڵەی ڕابردوودا بە تایبەت لەم سەروبەندی پەیدابوونی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان دەبینین بە یەکجار بەلێشاو ژمارەی کافتریاکان و کافێکان ئەو شوێنەی کە تیایدا نێرگەلە دەکێشێت یەکجار زیادی کردووە. هۆکارەکانی ئەمانە چین سەرنجی ئێوە لەسەر ئێوەی خۆشەویست وەردەگرم بەر لەوەی کا پەیوەندیەکانی ئێوە وەربگرم راپۆرتێکمان هەیە لەسەر ئەم بابەتە و دواتر بەردەوام دەبین. کە دەیەوێت ڕوو بکاتە ناوکایەکانی ژیان و هێز و کارامەی خۆی دەربخات بەڵام باهۆی ئەوەی کەم ئەزمونە زۆرجار تووشی لادان و کاروکردەوەی خراپ دەبێت. گەنجان لە هەرێمی کوردستاندا بەدەست کۆمەڵێکی زۆر کێشەوە دەناڵێنن وەکو بێکاری و نەبوونی دەرفەتی کاری گونجاو و ڕوەها ترسان لە داهاتوویەکی نادیار کە خۆی ون بکات و هەژاری و نەبوونی پارە بۆ دابینکردنی پێداویستی ڕۆژانە و پێکێنانی خێزان و گوێنەگرتن لە گرفتەکان و هەروەها خەمەکانیان و پەراوێزخستنیان لەلایەن کۆمەڵگەوە بەوەی کە چینێکی بێتوانە و ناکارامەن. هەروەها نەبوونی پلانێکی بەهێز و تۆکما لەلایەن خودی گەنجان خۆیانەوە وا دەکات کە گەنج لە کای خۆی بڕواتە دەرو پەنا بۆ هەندێک شت و شوێنی وا ببات کە خۆی تێدا ون دەکات. کۆچکردن بۆ هەندەران و بێباخی بڕوانەمە لەم ڕۆژگارەدا وا دەکات کە گەنج زیاتر فشاری بکەوێتە سەر و ئیرادەی خۆی لەدەست بدات. بۆیە زۆر جار گەنج لە هەرێمی کوردستان لە ناچاریدا ڕوو دەکاتە کافتریا و گازینۆکان بۆ بەسەربردنی کات و لەوێش ئاڵوودەی نێرگەلە و جگەرە کێشان دەبێت و ئەمەش لەوانەیە دواتر سەر بکێشێت بۆ مادەی ترسناکتر. ئەمڕۆ لە بەرنامەی دوانگەی خەڵک گوێبیستی سەرنج و ڕاکانی ئێوە دەبین و بزانین هۆکار و چارەسەری ئەمە چیەکە وڵاتیان و گەنجان لە ئێستاوە بەم ڕێژە زۆرە ڕوو دەکەنە کافتریا و گازینۆکان کە تەنها کاتەکانیان تیایدا بەفێڕۆ دەچێت. بەڵە بەرەزانەوەی کە بینیتان لەم راپۆرتەدا ئاماژەیەک بوو بە زیادبوونی ڕێژەی سەردانیکردنی گەنجان و تازە پێگەیشتوان بۆ کافتریاکان لە هەرێمی کوردستان بە تایبەت دیاردەی نێرگەلەکێشان کە بەپێی راپۆرتە پزیشکیەکان ئاماژە بەوە دەکرێت ناوە بەناوە کە ئەمە لە ڕووی تەندروستیەوە زیانێکی یەکجازۆری بۆ هاوڵاتیان هەیە بە تایبەتەمانەی کە لە سەرەتای تەمەنی خۆ دروستکردندان لە ڕووی فسیۆلۆژیەت و لە ڕووی پێکاتەی لاشەیەوە ئەمە لە ڕووە پزیشکەکەیەوە لە ڕووە کۆمەڵاتیەکەشەوە دیار ئەمە دیاردەیەکی خراپە و چەندەها ئینحرافات و لادانی کۆمەڵاتی لێ دەکەوێتەوە و چەندەها لادانی دیکەی لێ دەکەوێتەوە کە زۆر جار لەم شوێنانە گەنج تووشی تاوان دەبێت هەڵبەت ئەم شوێنانەی کە کاری نەشاوی زۆر جار تێدا دەکرێت ئەگەرنا هەندێکیان بەپێی ستاندارد و ڕێنمایی باش جێبەجێ دەکرێن. یەکەم پەیوەندی ئەمەڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک ئامینە خان لە سلێمانیەوە وەردەگرین. ئامینە خان سڵاوتان لەبێت. سەرنجی ئێوە لەسەر ئەم دیاردەیە چیە کە ئێستا لە هەرێمی کوردستان دەبینین بەڕێژێکی یەکجار زۆر بەرچاو دەکەوێت؟ خۆی گەورە لە تۆ کارە و کارمەندان برایگیان سپاس بۆ بەڕێستان. وڵای یەکەم حکوومەتێکی دزی فاشری خۆی نژمان هەیە ئەوە یەک چونکە حکوومەت دەسەڵاتی هەموو شتێکی هەیە ئەگەر تاقەتی بێ بیکە. ئامینە خان حکوومەت بە هاوڵاتیان ناڵێت کە سەردانی ئەم شوێنانەکەن هاوڵاتیان بەویستی خۆیان سەردانی ئەم شوێنانە دەکەن. چی بکەن ناچارە ڕووبکاتە ئەو شوێنانە چی بکەن؟ زۆر باشە. گەنجان بۆچی خۆیان لەبەری ئەمە بە خوێندنەوە و زۆر بابەتی بەسوود
خەریک ناکەن بۆی کە کاتەکانیان بە فیڕۆ نەچێت. سەرنجی ئەوە لە سەرەمە چییە؟ پێتان وانییە کە بەشێک لەم جۆرانە خۆیان کەساتی خۆ ئەقڵچای بۆ یا بە ئینسان کە زەرەر و قازانجی خۆت بزانی کامێ، بەڵام تۆ کاڕیەوە یەکەم حرامە، دووەم تووشی تاوان و گوناه و تاوانە دەکا، دووەم بۆ دەستە چەنە لە زەرەری تۆڵی بێ کە هەرەڵێکم دە ئەڵڵا نێکرد وا توژەبوون هەمووی دیارە ئاخریانە بوو. بە سەرنجی ئێوە تاوانەکەی پێتان وانییە بۆ خودی هاوڵاتیان وە گەنجان زۆر جار بگەڕێتەوە کە ئەوان کەسانی بە پلان نین و پلانەکانیان دوورمەودانین و بگرە زۆر جار پلانێکیان بۆ ژیان نییە و لەو ناوەندانە تەنها کاتەکانی خۆیان کاتە زێڕینەکانی تەمەنی خۆیان کە کاتی گەنجێتیە بە دووکەڵ و بەشتی بێسەر و بەر بەسەر دەبەن. پێتان وانییە گەنج خۆی وەک هاوڵاتیەک بێپلانە لە هەرێمی کوردستان؟ بێپلانە ئینجا بێئاگان لە دین و لە خوا ئیش بە قورئان و سنە ناکەین، بۆیە حەڵمان جوانە بە حەڵمان بۆ حاڵە گەشتووە. ئەگەر تۆ بگەڕێیتەوە بۆ قورئان و سنە ئاوابی دقەیەکی کاتی خۆ بە فیڕۆ نایی بەبێ هیچ نەک بە کاتی نێرگەلە و کاتی ئەڵە یەک قوب لە نێرگەلە بەقەدە سەد دیگەرە کاریگەری هەیە لەسەر ئینسان. بەڵێ سپاس بۆ ئامینە خان لە سلێمانیەوە. قورئان و سنە ناکەی بۆ هەر باشە کە خوای گەورە بەتمە مەسەلا نابارێنێ. بەڵێ سپاس. ئەوەی مناو نەباڵق و ئاشەڵەکانێک کە خوای گەورە ژێر و ژوورمان ناکە. بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان ئامینەخان لە سلێمانیەوە کە یوسف لە ژاراوەوە لەگەڵمانەکە. یوسف سڵاوتان لەبێت. بەڕێستان هۆکاری ئەم دیاردیە بۆچی دەگەڕێنەوە؟ بەڵێ تەرەسکوشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس. وڵا هەمووی بۆ بێکاری سەرەتا هەمووی بۆ بێکاری گەنجەکانمان ئەوڕۆ لە کوردستان هەمووی بێکاریە حکومەت هیچ پلانێکی نەویست شوێنێکی ئەوەی نیە بۆ گەنجەکانمان. بەڵام پێتان وایە کە ئەمە بڕیارێکی دروستە گەنج لە بێکاری کارێکە کە دواتر بە زیان بۆ سەر تەندروستی خۆی و بە زیان لە زۆر جانبەوە بەسەر خۆیدا بشکێتەوە لەبەری ئەمە بۆ نەچێت بە شتێکی باشترەوە خەریک بێت؟ بەتەکید داهاتوویەکی خراپی دەوێت بەڵام بڵێکی ئەوان ڕوو لەو شوێنان دەکەن و بیلۆ شتان دەکەنەوە بەڵام زۆر زۆر خراپە ڕوو لە دڵی من بە ئەوەی من ڕوو لە مزگەوتەکان بکەن بۆ دین و خواپەرستی باشترە لەوەی کە ئەو ئیشان دەکەن لەبەرەوەی بچنە مزگەوت داهاتویان باش دەبێت زەرەر ناکەن بەڵام بەو کە شوێنانە داهاتیان باش نابێت. کاک یوسف سەرنجی تۆ لە سەرەمە چییە؟ وەکو پێشینان دەڵێن زۆر جار هەموو ڕێگاکان دەبرێنەوە باناو زۆر جار هەموو هۆکارەکان دەگەڕێنرێتەوە بۆ سەر حکوومەت و لاەنە پەیوەندیدارەکان. پێتان وایە ئەمە تا چەند پەیوەندی بۆ حکوومەتەوە هەیە؟ پێتان وانییە کە گەنجان خۆیان زۆر جار کەم تەرخەمن خۆیان لە ڕووی معنەویەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە بوارێک لە بوارەکاندا دروست ناکەن تەنها ئەوەیە کە خوێندنێک و کۆلێژێک لە پێشیانە تەواو دەبن دواتر دەستەوەسان دادەنیشن. پێتان وانییە ئەمانە گەنج خۆی تاوانبارە زیاتر لەوەی کە زۆر جار کەیسەکان بەلای حکوومەتدا دەشکێندرێتەوە؟ بەتەکید گەنجەکانیش تاوانبارن بەڵام تاوانباری سەرەکی حکوومەتە بێئیشی ئەتوو ئەوڕۆگەر بێئیش بووی و ئیش شتێک نەبوو پێوە مەشغوڵ بی ناساری ئەویشانە بووی بە تایبەتی گەنجی ئەو ڕۆمی بێکارە ئەتوو گەر ئیشەکە هەبێ و کارێکە بێ ڕۆژانە بێ و مەشغوڵ بی لێو شوێنانە ناکەی ڕۆژێ بیش بی شێر بێژبی ئەوانە ڕۆلە شوێنانەکە بە تایبەتی بیئیشی هەمووی سەرچاوەکانی بێکاریە. بەڵێ سپاس بۆ کاک یوسف لە ژاراوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێزیشتان. بەڕێزان دەمەوێت ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانە بکەم کە ئێوەی خۆشەویست لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک داتان ناوە لە نێوان پەیوەندیەکانی ئێوەی خۆشەویست هەندێک لە کۆمنتەکان دەخوێنمەوە. مینە ئەحمەد دەڵێت هۆکاری سەرەکی نەڕەخساندنی هەلیکارە بۆ گەنجان و پشتگوێخستنی گەنجەکانە لە هەرێمی کوردستان. دەشتی کەریم دەڵێت بێپلانی گەنجەکان خۆیان ئەگەینە هەندێک هەیانەکە ناچن بۆ ئەم شوێنانە. کوردستان هەردی دەڵێت دەسەڵات حەز دەکات کە هەموو کەس بڕاتە ئەوێ بۆ ئەوەی کە ئاگان لە هیچ نەمێنێت. ئەمەش خوێندنەوەیەکە کە زۆر جار باز دەکرێت. علی ڕەوف دەڵێت هیچ شوێنێکی دیکە نییە کە ڕووی تێ بکەن ناچار سەردانی ئەم شوێنانە دەکەن. لاوەند ئارام دەڵێت حکوومەت حەز دەکات کە هەموو کەسێک نێرگەلە بچێشێت بەوەی کە تووشی نەخۆشی ببن. ئیتر ئەمە کۆمنتی ئەم بەڕێزێ. ئیبراهیم خادر دەڵێت لەبەرەوەی کە ئەو شوێنانە کارمەندەکانیان ئافرەتن ئەمانیش سەرنجی خوان بەم جۆرە دەربڕیەوە. کۆسار ڕەحیم دەڵێت ئەگەر گەنجەکان توانای هاوسەرگیریان هەبێت ناچن باکاری هاوسەرگیریان بۆ ئاسان بکەن بەڵام چێ بیکە چۆن بیکە لەکوێوە ئەمە بکرێت دیارە
ئەمیش دیار نییە. هەرێم سایی دەڵێت من جاران دەچوم بەس ئێستا ناچم چونکە تەنها کات بە فیرۆدانە و هیچی دیکە. بەڵێ کێمان لەگەڵ هاوکارانم ئاماژە بۆ دەکەن جارێکی دیکە پەیوەندیەکان وەربگرمەوە. کاک محەممەد لە ڕانیەوە سڵاوتان لەبێت. کاک محەممەد سەرنجی ئێوە چیە لەسەر زیادبوونی ئەم دیاردەیە لەم چەند ساڵی ڕابردوودا بەڕێستان هۆکارەکان بۆچی دەگەڕێنەوە؟ والله کاکێ برای بەڕێزم خۆشوی بەرنامە جوانە لێ دەکەم تەوەرەکەیانە بەڕاستی کەنتەکان کە چەند بۆ کافتریا و گازینەوەکان هەمووی مەسەلە ئیشوکاری و هیچی ئیش و کارێکی نییە بچێ بۆ شوێ هەڵێ ئیش و کار نەبێت گەنجەکانمان ڕوو لە شوێکە ئێلا دەبێت چەند بۆ کافتریاکان گازینەوەکان بەڕاستی ئەوە تاوانی حکومەتە. کاک محەممەد ئایا ئێمە دەبێت لە بی ئیشیدا کارێک بکەین پێشتریش ئەم پرسیارم لە بەڕێزێک کرد کە ئەم کارە زیان بەسەر تەندروستی خۆمان بگەینێت و جارێکی دیکە بێ ئیشەکە خۆی جۆرێک لە زیانە جارێکی دیکە کارێک بکەین کە زیان لە ڕووی تەندروستی و لە ڕووی کۆمەڵاتیشەوە بەڕاستی لە ڕووی هۆشیارە و کۆمەلگەیەکی خەوتوو بە تایبەت گەنجێکی خەوتووی تێدا بەرهەم دێت لەم جۆرە شوێنانە. پێتان وانە گەنجان بەشێک لەم هۆگوربوونەوە لەم جۆرە خۆگرتنە خەتاکە هی خودی خۆیانە بۆ پێی کە بەلای بابەتی خوێندنەوە و زۆر جانیبی دیکە هەن کە دەتوانن سوودی لێ ببین ڕووی تێ بکەن؟ خۆ قسەکە جوانە بەڕاستی لە بەڵام فەرم و گەنجەکانمان نەگە ئیش و کار بێت بۆ خۆیان بۆ نمونە چەندەها بینیمە بۆ خۆم لە گازینەکانەوە کاکە بۆی ئێوەی چ بکەم چم بۆ کوێ یان نەتان دەبێت بە سەعادێک و هەڵاشێ لەخەو کە هەڵەسان دەکەوێت کاکە بۆ هەڵاسی دەڵێت چەند بۆ شو ئیشم نییە کارم نییە بەڵام ئیش و کارێکیە بێ ناچێت بۆ گازینە و کاتریاکان بۆخۆی دانەکان چوو سەعات شەش و ئەوتان دەچێناتەوە تا پێنج و چواری ئێوارە کە هاتەوە ماندۆی لاکە ئیش و کارەکەیش بەیانی خل بەرنامەیە بۆ ئیش و کارەکە شەوێ دەخێز و دانەکان زۆر دەچێت دەڕوا بۆ ئیش و کار بەڵام ئیش و کار نەبێت کارزیاد دەبێت چ بۆ بەڵێ سپاس بۆ سەرنجی تێبینەکانی تۆ کاک محەممەد سەرنجەکەت گەیشت. سپاس بۆ پەیوەندی بەڕێستان. باوکی سەفا لە هەولێرەوە. باوکی سەفا سڵاوتان لەبێت. لە شاری هەولێر ئەم دیاردەیە تا چەند بەدی دەکرێت گەنجان تا چەند ڕوو لە کافتریاکان و سەرشەقامەکان دەکەن و شوێنانەی کاتیایدا نێرگەلە و هەندێک بابەتی زیان بەخش دەکێشترێن. سەرنجی ئێوە هۆکارەکان بۆچی دەگەڕێنەوە؟ سپاسان لەبێت خۆش بۆ کاتی تەبێمەتاندا. ڕاستەکێ من نازانم لە هەولێر باش و خواستە چکە من ناسمە و ژنەواز جێگایانە بەڵام سەبەبی زۆری و خەڵک و دەستا و جیانە مەسەلە بێ ئیش و کاری و مەسەلە خەتای حکوومەت وانە نییە مەسەلە دین و ئیمانە کابرا کە دین و ئیمانێکی مرتەزیمی نەبوو حتممە دەچێتە ئەو جێگایانە سەر لەو جیانە دەداتن کاکە جان کاتت زۆرە آخر کات زۆری بۆ زەوی بەزبەشتی خراپە بکوژی ئەو هەموو کتێبە بە سوودە هەیە خاوەنی دوین و ئیمانێک و عەقیدەیەکی ئیسلامی ئەگەر دینێکی خاوێنت هەیە و حەزت بە دینداریە کە بەناو 1970 ملەتی کوردی ئیسلام مسلیم کە من قەت بڵام بۆ قسەیە نییە ئەوانە نەڕووی تێ دەکەم بەڵام ئەگەر دین و ئیمانێکی متن ئەی بۆ منیش بێ ئیش و وەکو ئەو خەڵکە و حتاکو ئێستا لە هەر هەموو ژیانم لە ساری نەوەتەکانی 1000 چوومە گازینۆی ئەوش بە دوای برادەرێکدا دەکەم. باوکی سەفا بەشێک لەو بەڕێزانە کە سەردانی ئەم شوێنانە دەکەن زۆر جار کەسانی خاوەن بڕوانامەی بەرزن و کەسانێکن کە چۆن دەڵێ کەسانی متدەینیشن بۆ هەندێک لە زۆر کافتریاکان دەچنەوە تایدا نێرگەلە دەکێشن. پێتان وایە ئەمە زیاتر پەیوەندی بە ئاینەوە بێت کە ئاین بتوانێت ئەمە کۆنتترۆل بکات بەڵام هاوڵاتیان بەهۆی باوەڕلاوازیانەوە سەردانی ئەم شوێنانە بکەن؟ لە سەد کەسی باوەڕدار ناچیتە ئەو جیانە لە سەدیش نا لە 100,000 یعنی کەسی باوەڕداری عەقیدەیەکی جوانی و پاکی هەبی کەسی سەر دەچیتە گازینۆ و بلیاز و پیشە و سەحن و سەتەلایت و نێرگەلە و ئەو شتە پیس و خراپ و حرامانە مستحیلە کەسی ملتەزم بستەوێن دەرێ با ئەوانەی کە دەست دەوێن دەرێ زۆربەی هەر زۆریان ئەسڵ ڕاستەن پووسەکەیان نووستا و مسلم ئەسڵ هەر عەقید هەر کافرن من تاکیدیش بە تەحەداوە شەو قسەی دەکەم بەڵام سەبرێکی بگرا ئەگەر لەگەرم بێ. باوکی سەفا بەڕێستان ئاماژەتان بۆ کرد کە تاوەکو ئێستا سەردانی ئەم شوێنانەتان نەکردووە ئەمە دروستە؟
پێ نەگەیشتمانی قەزت چی لە ئاماژەتان بەوە کرد کە تاوەکو ئێستا سەردانی ئەو شوێنانەتان نەکردووە، بەڵام ئێمە ناتوانین فتوای ئەوە بدەین کە ئەم جۆرانە باوەڕیان لاوازە یاخود کافرن. ئەم تێبینی من لەسەر ئەم قسەی بەڕێستان بوو، بەڵام دەتوانین بڵین ئەمانە کەسانێکن پلانیان هەندێک بۆ ژیان لاوازە. بەتاکی دەتوانین ئەمە با خۆمان لە خەت نەدەین برای بەڕێزم، یعنی ئەمن لەسەر خۆم لە خەت بدەم و خۆم جەوز بکەم کە خۆم لە شارەزاکەم بۆ بابەتانە باش وەرە بزانم با من تۆ مقارنەیەک بکەین. کەسێک ئەهلی بابرین فزور و فسوق و ئەوانە دەبینی لە جێگای ئیلتیزاماتی شەرعی دەرس و گریاتی شەرعی تێدا بخێندرێت کە ئەوە نەبیندرێ ئەوەش نابیندرێتن لەوێن دەرێت، بەڵام بەتاکید لەوە دەکەمەوە و فەرموو کەسێکی بینە کە طالب العلم بی کە عەقیدەیەکی پاشی ئیسلامیە بی چی لەو زیانە کات بەسەر بە ئەدیلۆ من کە ئەمەش ئێستا دەیشم ئەدیلۆ من خۆم بەشتی دیکەوە مەشغوڵ دەکەم، ئەدیلۆ ئەو هەموو مەسەدرێ و کاتیش بەشمان ناکاتن. بەخشە دەبا ئەو کەسانە بێن تاقیبش ئەو شتانە بکەم، بەڵام ئیمان و باوەڕ و لاوازی و عقیدەیەکی فقط وە دێرەکە بەرەو زیانە ڕابکێشی. بەڵێ سپاس بۆ باوکی سەفا لە هەولێرەوە. بەتەکید بەشێک لەم هاوڵاتیانەی کە سەردانی ئەم شوێنانە دەکەن ڕەنگە لە قۆناغی کامڵیدا بن لە ڕووی فسیۆلۆژی و لە ڕووی باڵغبوونەوە، بەڵام نەزانن تەنانەت عەقیدە و بیر و باوەڕی چییە، لەبەرەوەی کە پاشخانێکی ئاینیان نیوە لە بنەماڵەیەکەوە هاتوون کە دایک و باوکیشیان پاشخانێکی فکری ئاینیان نییەوە، هیچ لە دین نازانن، بەڵام بە شێوازێکی عمومی ئێمە گەر باس لەوە بکەین فتوای کافربوون و بێبڕوابوون ئەمە شتێکی گەورەیە و ئەمە کەسی خۆی پێویستەکە قسەی لەسەر بکە. کاک عەبدولستار لە کەرکووکەوە لەگەڵمانە. کاک عەبدولستار سڵاوتان لەبێت، سەرنجی بەڕێستان چییە؟ هۆکارەکان بەڕێستان بۆچیان دەگەڕێنەوە؟ بۆچی هاوڵاتیان لەم چەند ساڵی ڕابردوودا زۆر سەردانی ناوەندەکانی کێشانی نێرگەلە و کافێکان دەکەن؟ السلام عليكم ورحمة خواتان لێ برای بەڕێزم دەستخۆشیەوە کەوەرەتان لێکم دەستخۆشی بەرنامەکەتان لێکم. بەڕاستی ئێدرانی دەکەم من سەرەتا ئەگەڕێنمەوە بۆ پەروەردا، بەڕاستی دایکان و بەخوان ئەدینی پشت لە مناڵانی خۆیانەکەن، ئەدینی منداڵێکە لە تەمەن 10 ساڵی بەرەڵایکی سەر شەقامەکان کراوە، هەرە منداڵێک کەسێکی گەورەی بێتەرە چێ لە ئەنجامە کەسێکی تووشی لەسەر کەسێکی لێتێتە چێ پەنا بۆ ئەو دۆ کەواتە ئەم جیلە ئێستا کە بەم ڕێژەیە سەردانی کافێکان دەکەن و نێرگەلە و ئەم بابەتانە دەکێشن لەم ناوەندانە، دەتوانین بڵین بە شێوازێکی عمومی ئەمانە جیلێکی پەروەردە نەکراون یاخود جیلێکن لە زۆری کاتەکانیان لە نەبوونی پلانی خۆیان بۆ ژیانی خۆیان لە نەبوونی پلانی حکوومەت بۆ داهاتووی ئەم وڵاتە لە سەردەستی ئەم گەنجانە بە ناچاری کاتەکانی خۆیان لێ بەفیڕۆ دەدەن؟ بەڵێ برازی دەکەم، یعنی من سەرەتا گەڕێنمەوە بۆ دایک و باوکان ئێمە پلەیەک، دومیشە گەڕێنمەوە بۆ حکوومەت. ئەگەر بێت و دایک و باوک پەروەردەیەکی جوانی منداڵانیان بدەن، لەگەڵ ئەوەشە کە ئەم منداڵە پێگا حکوومەت بتوانێت شوێنێکی بۆ دادین بکات بۆ کار، ئەو کاتە ئەو کەسات پێم وانە بەنا بۆ ئەو جۆرە شوێنانە ببا. یعنی من بەڕاستی وەکو خۆم کە تەمەنێکم بەسەر بدۆ تا ئیسەکانە ئەو شوێنانە نەچوومە سەرم پێیان نەکردووە، لەبەرچی لەبەرەوەی هۆکارێکە بۆکە من سەرەتای منداڵیمەوە کە پەروەردە بوومە، من بە کەسبێدا و دایک و باوکشم ئاگای دێم بوو، لەگەڵ ئەوەشە کە تەمەن گەیشتە تەمەنێکی بالغ لەوە بەجاوە من خۆم فکرۆشم کردوتەوە پەلام بۆ کار و کاسابەتێک بدۆ کە هیچ کاتێک پێویستیم بەنامەت بە حکومەتش نەبێ. یعنی بیرروبا دەسوڵەتێکی یەکەم شت بە خۆی گەورەی گەم شتش بە خۆم بووە. هیوادارم گەنجان ئەوەنە بێئومێد نەبن، ڕۆژبین نەبن، بڵێن هیچ کارێک نییە. گەرێمە خودین بەڕاستی برازی دەکەم کار ئەنجامی بدەین. ئێمە بەڕاستی گەنجانێکی زۆر ڕێزبینانە بیرەکەنێجێ رووسیان کردوش هەر ئەوەن کە حکوومەت کارێک نییە بمان دەگێ گەنجی ئێمە لە وڵاتی پێی خەیدە هەموو کارێک بکە. کاک عەبدولستار پێتان وایە زۆربوونی ئەم دیاردیە دەلالەتە و نیشانەیە لەسەرەوەی کە گەنجان بێئومێد بوون و لە بێئومێدیان لەم ناوەندانە کاتەکانی خۆیان بەسەر دەبەن؟
بەڵێ براکەم بێومێدیە یورۆکە گەنجێکی زۆری وڵاتەکەی من و ڕەشبینانە بیرەکاتەوە لەسەر چیە لەبەر ئەوە هەموو فێری ئیسراحەت بۆ ئەیانەیە حاضر و بزر بکرێتە دەستێەوە کە دایک و باوکاتە دەستێەوە لە دەرەوە پەنا بۆ کاری خراپ و کاری نەشیاوە بە ئەدینی مرۆکە لەم کۆمەلگایی ئێمە پیاکوشتن زۆر بووە دزی زۆر بووە ماڵی خەلکیە بردرێ بەڕاستی یعنی هۆکاری چیە هۆکاری بەتاڵێکی زۆر هەیە لە ئەنجامە ئەم گەنجە پەنا بۆ ئەم کارە ناشیاوە هەنابە ئەرکی چێ کە گەنجان هۆشیار بکاتەوە بەڕێستان وەک هاوڵاتیەک ئەمە بە ئەرکی چێ دەزانن کە گەنجان بەخەبەر بێنێتەوە لەم کە ئابە و لەم خەوی غافڵەتەی کە تێکەوتون دەریان بێنێتەوە بیان خاتەوە ناواقع و وەکو کۆمەلگاکان و ئەو گەلانەی خاوەنی پێشکەوتن بیان خاتەوە سەر شاڕێگەی پێشکەوتنی کۆمەلگا دی لەم کە ئابە و لەو خەوە دەریان بێنێتەوە کە خۆیان بە کێشانی جگەرە و نێرگەلە و سەردانیکردنی ئەم ناوەندانە کردووە والله بەڕاستی ینی بە دەرەجەیەک من هەڵگەڕێنەوە بۆ دایک و باوک بە دەرەجە دووشە گەڕێنەوە بۆ حکومەت کە بتوانێت خەمێ لە گەنجان بخوا بەڕاستی ئیمڕۆ گەنجانی ئێمە لەم وڵاتە لە هەموو ڕێکەوە پشتۆ خراون يعني يا اللي هاتوا بأميد بونا الرجبين بونا لفتي فسر هو جنس لهم وعطيه من حسابي بناكل كحساب الشيء بونا خلال أعزامة فنابو أشهر خلافانا هذا بلا عزيز بەڵێ سپاس بۆ کاگادوستار لە کەرکووکەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان ئازیزانم دەمەوێت ئاماژە بە هەندێکی لەو کۆمنتانە بدەم بەر لەوەی کام پەیوەندی وەربگرم هەرێم ساید دەڵێ من جاران دەچوم بەس ئێستا ناچم چونکە تەنها کات بە فێڕۆدانە و هیچی دیکە شەهێن ئارکان دەڵێت لە بێکاری و بێپلانی ناچارن ئەوە بکەن هیوادارم وازی لێ بهێنن فاتیمە خان لە دەربەندی خانەوە لەگەڵمانە فاتیمە خان سڵاوتان لەبێت فەرمونون بەڵێ سپاس بۆ پەیوەندی ئێوە فاتیمە خان بەڕێستان هۆکارەکانی زیادبوونی سەردانیکردنی گەنجان بۆ ئەم ناوەندانە بۆچی دەگەڕێنەوە ئایا گەنجان خودی خوان گەنجێکی بێپلانن بە زمانە شەقامیەکە ئەگەر بێڵم گەنجانی فاشلن یاخود نەخێر ئەم گەنجانە حەز دەکەن و هیوان هەیە و حەز دەکەن ئەوان بەکارێکەوە مەشغوڵ بن و سەردانی ئەم ناوەندانە نەکەن بەڵام ناچارن لە بێپلانی حکوومەت و لە بێپلانی کۆمەڵگە و لە غەفڵەتی کۆمەلگاوانیش ناچارن کاتەکانیان لەم شوێنانە بەسەر ببەن سەرنجی بەڕێستان لە سەرەمە چییە؟ وەڵی برای بەڕێزمەوەی ڕاستی بێ هەمووی لە ژێرسەریم حکوومەتایە بەردێ لەو شاخەبەر بێتەوە دەستێکی ئەوانی تێ هەمووی لە ژێرسەری ئەوانایە ئەگەر لە ژێرسەری ئەوانەداوەکە سەردانی ئەم ناوەندانە بەڵێ کاکە هەمووی لە خەفەت تا سەری کردێتە ئەو بەزمە ئەگەر خەفەت نییە بۆچی ئەو ساکەمە نەبوو وەڵای من لە ناوبووین لە فلیمە میسریەکان ئەمانەمانە بینێمان و ئەیانوت میسریە کۆنەکان نێرگەلای کێشنیاشتێکی لەو بابەتە ئێستا سەیرەکەی مووی لە خەفەتتا گەنجی ئەم ڕۆژە هیچ تاوانباریە نییە هیچ بێتەربێتێکی نییە لە عایلەی خراپە بەروەردە نەبووە هەمووی عایلەی باشە هەمووی کردداری هەمووی عایلەی باشە هەمووی لە ژەرسەری ئەم حکوومەتایە حەز ئەکان نیوەی شێت ببێن نیوەی بڕە بکرێتە ئاوی بەحری بیزە نیوەیشی هەر یەکێکی وە جۆرێک نییە حەز ئەکا سەرگەردان بوون و هەمویان لە ناوچن ئەزانێ گەنج حەماسەتێکی تایە و گەنج غەیرەتی تایە بەڵام ئایا ئەمە چارەسەرەکە گەنجان دەیکەن ئەگەر ئەم قسەی تۆ ئەم قسەی بەڕێستان ئەگەر بێت و ڕاست بێ حکوومەت حەز بکە خۆیان بە ئاودا بدەن و حکوومەت حەز بکە کە ئەوان بێهۆش و کاز بن ئایا ئەمە پێکانی ئامانجێکی ئەم دەسەڵاتە نیە بەڵام ئایا ئەمە چارەسەرە بۆ گەنجان بەم جۆرە دەرباز دەبن لەو کە ئابەی کە تێکەوتون لەو خەونانەی کە دانەوێت بیان هێنەدی لە ژیانێن بەڵام بووان نایەتە دی وڵی بەڕێزم چارەسەر نییە بەڵامەکو ئەوە لە خەفەت تا فەقی لەسەران کۆتە ئەو شوێنە من قەت تاوانباریان ناکەم قەت تاوانبار نین لە خەفەتتا کاتێ تۆ سەیرەکەی 20,000 کەسی تەواو لە ناوی نایەتەوە معنای ناو نهاتنەوە چییە دەلەبە مەعهدێکا وەریگرێ نازام چەند هەزار تەخەڕوجی کلۆ تەعینی ناکە تەعینێکە مەعاشی ناداتێ کاکە مووی لە ژێرسەری ئەوایە وەڵڵا بیلایە مووی خەتای ئەم حکوومەتەی تایە خەتای گەنجی فەقیر چییە گوناح تاوانباریان کەن ئیمانی نییە و گافلە و چێ و نەوانەکەیە عیبە خۆ میلەتی خۆمان هەمویان گەنجی ڕێکوفێکن هەموویە وەڵڵا من هەیە ئەبیدم نێژێشەکە و ڕۆژێشەگرێ و مسڵمانیشە و ڕێ خۆ قبر قیامەتێ بەس لە خەفەت تا سەری کرۆتەوێ نازانێ بەس ئیتر کارە خواردی جارێکی بە فێرەوێ ئیتر کە فێریش بوو لە خەفەت تا سەری تێکردووە وەڵا بینای من شارەزام مایلەی وایە ئەو پەڕی فێکن و ئەو پەڕی
کوڕەکە ڕێک و پێکە و عاقڵە و هیچ شێتێک نییە و لە عایلەی دەخساپات پەروەردە نەبوو عایلێکی باشیشە بەڵام لە خەفەتە لە داخی ئەو هەموو غەدر و خیانەتە ئاخر بابەتەوە سەیری عایلەی خۆیان کە هەر لە کوێن و چین لە ڕقی ئەم فیرعەونانایە ئەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندی بەڕێستان فاتیمە خانم کۆمەڵێک هاوڵاتی دیکەی زۆر لەسەر هێڵی پەیوەندین ببوورە کە قسەکانتانم پێ بڕی. باوکی لەتیف لە کەرکووکەوە لەگەڵمانە. باوکی لەتیف، فاتیمە خان ئاماژەی بەوە کرد پەیوەندی پێش بەڕێستان کە گەنجان لە خەم و خەفەتی ژیان لەوەی کە چەندین جار هەوڵیان داوە کە خەون و ئاوەتەکانی منداڵی و گەنجێتیان بۆ بێتە دی بەڵام بۆیان ناتە دی لە وڵاتە پەنا بۆ شوێنانە دەبن. ئایا بەڕای بەڕێستان ئەمە چارەسەرە؟ ئەم پەیوەندیە لەبارەی ڕاگرتندایە. باوکی لەتیف، هاوکارانم ئەگەر پێم بڵێن پەیوەندێکی باوکی لەتیف لە کەرکووکەوە لەگەڵ ماوە. باوکی لەتیف سڵاوتان لەبێت. ئاماژە بۆ کرد کە السلام علیکم. عەلەیکە السلام وەڕەحمەت الله. بەشێکی زۆر لە وڵاتیان ئاماژە بەوە دەکەن کە ئەمەی کە بووە بە دیاردە لە کۆمەڵگەیەمەدا سەردانکردنی گەنجان بۆ ناوەندەکانی کێشانی نێرگەلە و جگەرە و ئەم بابەتانە هۆکارەکەی ئەوەیە کە ئەوان زۆر جار خەونی گەوریان هەیە لە ژیان بەڵام بۆیان ناتە دی لەم ژینگە سیاسی و کۆمەڵاتی هەرێمی کوردستان ناچارن ئەوان بۆی خۆیان لە واقع بزنەوە سەردانی ئەم شوێنانە دەکەن. پرسیارەکە لەوەیە ئایا ئەمە چارەسەرە؟ ئایا گەنجان بە سەردانیکردنی ئەم شوێنانە کێشەکانیان چارەسەر دەبێت؟ والله قوربان ئێمە ئەگەڕێنەوە سەر بابەتی ئەوڵش ئەلێ پلانانی حکومەت بۆ ئەم گەنجانە ئەگەر مستقبلێ دابین بکات و دەلامی وا هەیە گەنجی وا هەیە شەهادەی هەیە چی بکە ئەو فەراغەی لە دەست خۆیەتی لە ماڵەوە ناتوانێ دانیشێ لە بار ناتوانێ دانیشێ وەکو ئەڵێت ڕێزم هەیە بۆ تۆ تێگەی چارە نییە ئەبێ بچێت لە شوێنێکە دانیشێت و سێ چوار گەنجی خۆشی بێنە لێوە دانیە. ئەوەی ئیشەکەمان کاکە بێپلانی حکومەتە هەموو شتێ ناڵێ کابراوتنی باوکی ملت چێیە حکومەتەیانە. بەڵێ بەڵام لە حاڵەتێکدا وەکو ئێستا کە دەبینین حکومەت کێشەی نییە، گرفتی نییە، ناوەندەکانی کێشانی نێرگەلە کافێکان زۆر بە ئاسانی زۆر جار هینیان بۆ دەکرێت، ئیجازە و ڕێگە پێدانیان پێدەکرێت بەوەی کە ڕێگان پێ بدرێت و لە شار و شارۆچکەکان زۆر ببن. ئایا ئەمە چارەسەرە هاوڵاتی بەما چارەسەری گرفتەکانی دەبێت یاخود ئەمانە سەردانیکردنی گەنجان بۆ ئەم ناوەندانە موسەکینێکی کاتین ئەمانە ئارامبەخشێکی کاتین و دواتر کە هاتنەوە خەون و خەیاڵەکان بە مێشکیاندا دێنەوە هەز دەکەن هەر لە شوێنی خۆیان و تەنها کاتەکە لە تەمەنیان ڕۆیشتووە. بەس کاتەکەی و هیچی کە قوربان بەس کاتەکەی و لە تەمەنیان ئەڕەت و لە عینی کاتە هیچ بە هیچیان نەکردو. ئەمە یەک دوای ئەوە ئێستا شتێتری دەرکە قوربان بە ڕێزم هەیە بۆ بینەران و بۆ جەنابەت ئافرەت ئەیێنن ئەلەوێ نەبیلەکە ئەداتە دەسە خزمەتی ئەو گەنجانە ئەکە في سبيل أو جنجانة سحب يانكات في سبيل أو فسادة لنا أو مجتمعية يعني ناس أنا متشيبلين يعني زور شورية وعيبة كاسبية بمنا وعبكريت أقول جيت یەکێک لەو بەڕێزانە کۆمنتی نووسیەوە بۆ بەرنامە ئاماژە بۆ دەکات دەڵێ یەکێک لە هۆکارەکانی سەردانیکردنی ئەم گەنجانە بۆ کافەیەکان ئەوەیە کە ئافرەت لەم ناوەندانە کار دەکەن. پێتان وایە بەڕێستان ئەمە یەکێک بێت لە هۆکارەکان؟ أكيد أوي يعني من جارك ريزم هي لوية باربون سيدة كم أبتدي رتو قوته يعني تقريبا يعني ما فاهم ريزم هي بوتو يعني دانش شو جنجي شو تزاني كابروتني ضوي جرمة أو وضعنا دوعنا لباوشي ولا أشيلوا كفتريا ليا يا سيرك النرجي لا أخواتي سيري أكاتو طوالي تشيكا يعني مكاتة لجياني أروى لمكتبي أروى مستقبل جنية طبعا نية. بەڵێ سپاس بۆ باوکی لەتیف لە کەرکووکەوە. بەڵێ ئەمەی کە لە ئێستادا هەنگاوێک لەم بزنسە لەم تیجارەتە کە بە گیانی هاوڵاتیانەوە دەکرێت چووەتە پێش لەم بارەیەوە ئەوەیە کە لە بەشێک لە ئەم ناوەندانە زۆر جار باس لەوە دەکرێت کە ئافرەت لەم ناوەندانە کار دەکەن بەڵام بە شێوازێک هەندێک جار لەگەڵ عورف و عادەت و کۆمەڵگەی ئێمەدا شتێکی نامۆیە. بەپێی ڕاپۆرتی میدیاکان کە باسی لێوە دەکەن لە هەندێک قەزا زیاتر لە 200 بۆ 300 ئافرەت لەم ناوەندانەدا
کاریان کردووە بەپێی راپۆرتێک لە هەفتەی ڕابردوو لە یەکێک لە میدیاکان من گوێبیستی بووم تەنها لە سنووری قەزای سۆران ئێستا فێر بوون لە زۆربەی ناوەندەکان لە سەنتەری شارەکانی وەکو سلێمانی و هەولێر بۆەوەی کە ڕەواجی زیاتر بەم کارانە بدەن. زۆر جار باز لەوە دەکرێت کە ئافرەتانی بە جۆرە جلو بەرگێکەوە کە لەگەڵ عورف و عادەت و کۆمەڵگەی کوردەواری وە لەگەڵ پرەنسیپەکانی ئاینی کۆمەلگە ناگونجێ لەم ناوەندانەدا کار دەکەن. ئەمە وا دەکات کە گەنجان و هەرزەکارانی تازە پێگەیشت و ئەوانەی کە وەک دەوترێت هێشتا دەماخیان هەندێکیان ئەحترامەن مەڵاوە تەواو پێ نەگەیشتووە بۆ هەندێک شتی کاتی سەردانی ئەم ناوەندانە دەکەن و دواتر ئاڵودەی ئەم جۆرە شوێنانە دەبن. ئەمەش دواتر کاردانەوەی خراپ و کاریگەری خراپی لەسەر تەندروستی خوان دەبێت یەکەم جار، دواتریش کاردانەوەی لەسەر جۆری بیرکردنەوە و فۆرمی بیرکردنەوەی ئەم جۆرە شخصانە دەبێت کە گەورە دەبن، کۆمەڵگەیەک دەبن دابڕاو لە هۆشیاریەکی تەندروستی، دابڕاو لە هۆشیاریەکی سیاسی کۆمەڵاتی، کۆمەڵگەیەک دەبن ئاگان لێ نییە لە وڵاتەکەی خوان چی دەگوزرێت، لە هەرێمەکان چی دەگوزرێت، لە جیهان چی دەگوزرێت. تەنها کێشەی ئەوان خەم و خەفەتەکانی ئەوان بەلولەیەک و تەنها بە هەڵکێشانی چەند و کەڵێک وەکو لە کوردەواریدا وتراوە ئەوان بە حسابی خوان بە قسەی خوان بەبای دەکەن کە ئەمەش بەڕاستی چارەسەر نییە. بەڕاستی چارەسەر بۆ ئەم گرفتەی کە ئێستا لە هەرێمی کوردستان خەریکە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێت و هەندێک جار کێشەی کۆمەڵاتی لەم ناوەندانەدا دروست دەبێت، سەردانیکردنی گەنجان نییە بۆ ئەم ناوەندانە. کاک فەرید لە هەولێرەوە ببورن، فەرید خان لە هەولێرەوە لەگەڵمانە هاوکاران مامەژان بەوە کرد. فەرید خان سڵاوتان لەبێت، بەڕێستان هۆکارەکان بۆچی دەگەڕێنەوە؟ سلام علیکم. عەلەیکم سەلام. باسی برای گەورم. زۆر سپاس بۆ بەڕێستان فەرید خان. بەڕێستان هۆکاری زۆر سەردانیکردنی گەنجان بۆ کافێ و شوێنی نێرگەلەکێشان بۆچی دەگەڕێنەوە؟ ساز برام دەستخۆشتان لێ دەکەم سەرەتا پەریتان لەگەڵە. بەڵێ؟ پەریتان لەگەرە. بەڵێ فەرموو فەریدە خان. پەری خان ببوورە پەری خان، دیارە ناوەکە بە هەڵا بە من گەیشت. ببورن پەری خان، سەرنجەکەی خۆتان لەسەر تەوەری بەرنامەکە بڵێن هۆکارەکانی زیادبوونی سەردانیکردنی گەنجان بۆ ئەم ناوەندانە بەڕێستان بۆچی دەگەڕێنەوە؟ بەڵێ من سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم برای گەورم. من ئەوەلەکە لە برایەکانی خۆمەوە دەست پێ دەکەم بڕواکەیانی زۆر دەبێت برام ویستی ئەو دوکانانە بیکاتەوە کەسی برایەکەم ڕێگای پێنە باوکم ڕێگای پێ نەداوە من بۆ هۆکاری نەبوونی ئیش و کار دەگەڕێنمەوە، یاخود بۆ ئەوەی یعنی دەڵێن دنیا پێشکەوت و بۆ ناچن بۆ دوکانێکی ئاسایی بڕوا بکە دەچن دوکانێکی گەورە دادەنیشن و ئەوشتانە زۆربەی زۆری من دەگەڕێنم بۆ ئەو کەسانەی بەڕاستی خەڵکی ئەتەرنێت و ئەو شتانە بەکاردێنن لە دوکانەکان چکە دوکانێکی احتیاجی ناتوانێت ئینتەرنێت بەکاربێنێتن. بۆیە ئەوانەی کە ئینتەرنێت بەکاردێنن زۆر ینی وا دەکەن ئەو کەسێ بەرامبەری ڕووزگاتر لەو کێشە بباسن یاخود بچێتە ئەو شوێنە. من بۆ ئەو جنسەرەکی دەگەڕێنمەوە یەکێکم بێ ئەوەیە کە بە دڵنیایەوە هیچ ئیشکارێک نییە بۆیە خەڵک دەستکەوێن دەر و ئەویشیان بۆ خەتی ئینتەرنێت دەیگەڕێنەوە چکە خەڵک ناتوانێت بچ بۆ دوکانێکی ئاسایی. ئێستا هەر کەسێک دەبینی کارتریایەکی زۆر گەورەی کردێتەوە. کەواتە دەیانەوێت ئەمانە لەم ڕێگەیەوە لە ڕێگەی ئینتەرنێت و هەندێک جار باس لەوە دەکرێت ئافرەتان لەم ناوەندانە شکار دەکەن گەنجان ڕابکێشن بۆەوەی کە کاتەکانی خوان لەوێ بەسەر ببەن و ئەم پارەی کە پێیانە بە دووکەڵ لیان وەربگرن. من بۆ ئەوە دەیگەڕێنەوە بە دڵنیاییەوە چکە تۆ دەچی بۆ دوکانێک دەبینی وایفایەکەی بێ ینی بێ پاسپۆرت و شتوایە سەر دەبێتەوە تۆ ڕێزم بۆ تەلەڤیزیۆنەکە ئێوە چەندەها شوێن دەبینی بە ناوی ڕکلامەوە فەرموو بۆ فڵانە شوێن وە لەوەش وایفای وایە و بە خۆڕای وایە. من سێ بەشی بۆ ئەوە دەیگەڕێنەوە چکە ئینسان من خۆم دەڵێم ڕەنگە نەچم بۆ دوکانێکی احتیاجی کە ببینم خەتێکی بەلاش هەیە. بەڵێ سپاس بۆ پەریخان لە هەولێرەوە، سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان. کاکمەرد لە ڕانیەوە لەگەڵمانە. کاکمەرد سڵاوتان لەبێت. سڵاو لێبێت. کافتریاکان و ناوەندەکانی کێشانی نێرگەلە لە شارەکەی ئێوە ئێستا ڕێژیان چۆنە؟ زۆر بووە یاخود ڕێژەکەی کەمەوە؟ هۆکارەکان بۆچی دەگەڕێنەوە؟
وڵا ڕێژەکە وەک ڕێژۆ زۆرە هۆکارەکەیەک لێ و کارە سەرەکیەکانی بێکاریە لە هەز وڵاتێکی بێکاری هەبوو قەیران دارایی هەبوو ئەو وایەکە بڵێن گەنجەکان زیاتر ڕوو لە کافتریا و هەموو بڵێن ئەو کێشانەی ڕۆڕی کۆمەلگای بێتەوە ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیانی قەیران دارایی دووسێ تەکنۆلۆژیا و ئەو خەتانەی ئەنتەرنێت وایان کردووە کە گەنجان بۆ کات بەسەربردن بستنەوێت دوو ژەوانەی بڵێن زیاتر جگە خۆرە و نێرگەلە و ئەوانن دەستن کاتەکانی خوان لێ بەسەر دەبن. کاک مرد ئاماژەتان بۆوە کرد کە بەشێک لە هۆکارەکە بێکاریە لە حاڵەتی بێکاری گەنجێکدا حتمما باخەڵی خاڵیە لە پارە ئەم گەنجانە لە کاتێکدا کە سەرچەوەیشی داتی باشیان نییە بێکارن ئەم پاریان چۆن دەست دەکەوێت کە لەم شوێنانە نێرگەلە و کۆمەڵێک بابەتی لەم شێوەی نێرگەلە تایدا پێی بکڕن واتە گەر هاوڵاتیان هۆکارەکەی بێکاریە چۆن هاوڵاتیان ئەمان دەست دەکەوێت بۆی سەردانی ئەم ناوەندانە بکەن لە هەندێک شوێن جاری وا هەیە باز دەکرێت بەتایبەت لە سنتەری شارە گەورەکان کە تەنها نێرگەلەیەک بایی 25,000 تاوەکو 30,000 لەم پارەی خۆمانە ئەگەر گەنجان بێ ئیشن چۆن دەتوانن سەردانی ئەم ناوەندانە بکەن بڕێکی لەم شێوەیە بە تەنها نێرگەلەیەک بدەن ئەخە ئەوەی بڵێن ئەو ڕێژ زۆرێکی دێڵێ ئەوە زیاتر ئەو قورانەی بڵێ ئەو کەسانی دەستنەوێ پارێکی وێ دەوڵەمەند و ئەوانن ئەوەی 25,000 وە ئەوانە دیکە ئاستی نێرگەلەی خواردنەکەشان لە دەوری 2,000 3,000 5,000 ئەوانە دەگەڕێتەوە بۆ کەسی هەژار و بێکارەکان لە ڕێگەی هاوڕێیەکی بێ یان لە ماڵەوە بێ تەکلیفتا لە ماڵەوە بێن ئەوەیە من دەستی کرد لێ سەرفی کاکاتەکەی خۆی لە بەسەر بەرێ بەڵێ چارەسەر چییە؟ وەکو هاوڵاتیەک بەڕێستان چارەسەر چی بە چارەسەر دەزانن ئایا گەنجان تاکەی هەر سەردانی ئەم ناوچانە بکەن و ئەم شوێنانە بکەن کاتیەوە ناتوە کە گەنجان خۆیان بە خوێندنەوە خەریب بکەن خۆیان بە وردبوونەوە لە بابەتەکانی ڕۆژ خەریب بکەن بۆەوەی کە هۆشیاریەکیان هەبێ بزانن کە لەم کۆمەڵگایەدا بزانن کە لەم ژینگەیەدا چی دەگوزارێت وە ئەمڕۆ مرۆڤاتی لەسەر گۆیزەوی بەکوێ گەیشتووە ئایا لەم ناوەندانای گەنج بێ ئاگان هەبێ لەوەی کە جیهان ئێستا لە چ قۆناغێکدایە ئەمە کاتێکەوە کە حکوومەتی دێت پلانێکدانە وەزارەتی پلاندانانمان ئەمە وەزارەتمان لێ بەڵام پلانی هەبێ بۆ بەڕێبردنی وڵات من لە هەست کاتی جا بێکاری نەبوو ئیشمە بۆ دوام لەسەر ئیشەکەی خۆم و ئیشی تریشکەم لەسەر ئیشەکەی خۆم و ئیشێکی تریشکەم و نەچم بۆ شوێنانە بۆ کات بەسەر برنەوەوانە و ئیشێک خۆی پێوە گەریکەم فەندێکی کوردی دەڵێ شەڕ باشترە لە بێکاری کەواتە ئەوانە لە بێکاری شەڕ بەخۆیان دەفرۆشن کە سەردانی ئەم شوێنانە دەکەن بەڵێ 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 سپاس بۆ کاکمەرد لە ڕانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان ئازیزانم دەمەوێت بەر لەوەی کا پەیوەندیەکانی ئەوەی خۆشەویست وەربگرمەوە جارێکی دیکە هەندێک لەو کۆمنتانە ئاماژە پێ بدەم کە ئەوەی خۆشەویست لاڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکەوە داتانناوە شەیەن ئەرکان دەڵێت لە بێکاری و بێپلانی ناچارن ئەوە بکەن و هیوادارم کە وازی لێ بهێنن هێژا ڕەفیق دەڵێ کەس نییە وریان بکاتەوە و ئەوانیش خۆیان نازانن مینە ئەحمەد دەڵێ هۆکاری سەرەکی نەڕەخساندنی هەلیکارە بۆ گەنجان و پشت گوێخستنی گەنجەکانمانە لە هەرێمی کوردستان دەشتی کەریم دەڵێت بێپلانی گەنجان خۆیان ناگەینە هەندێکیان هەیە کە ناچن وا سەردانی ئەم شوێنانە ناکەن کوردستان هەردی دەڵێت دەسەڵات حەز دەکات هەموو کەس بڕاتە ئەوێ بۆی کە ئاگان لە هیچ نەمێنێت علی ڕەوف دەڵێت هیچ شوێنێکی دیکە نیە ناچارن کە لە ناچاریدا ڕوو لەو شوێنانە بکەن لاوەند ئارام دەڵێت حکومەت حەز دەکات کە هەموو کەسێک نێرگەلە بکێشێت بەوەی کە تووشی نەخۆشی ببن ئیبراهیم قادر دەڵێت لەبەرەوەی کە ئەو شوێنانە کارمەندەکانیان ئافرەتن و پێشتر لەسەرم بابەتە شوەستاین کۆسار ڕەحیم دەڵێت ئەگەر گەنجەکان توانای هاوسەرگیریان هەبێت ناچن باکاری هاوسەرگیریان بۆ ئاسان بکەن هەرێمسایی دەڵێت من جاران دەچوون بەس ئێستا ناچم چونکە تەنها کات بە فیڕۆدانە و هیچی دیکە شەیەن ئەرکان دەڵێت لە بێکاری و بێپلانی ناچارن ئەوە بکەن بۆیە کە هیوادارم واز لەم شوێنانە بهێنن بەڵێ بەدران بەرزان لە هەولێرەوە لەگەڵمانە کاک بەدران سڵاوتان لەبێت سەرنجیەوە لەسەر تەوری بەرنامەکە چییە؟ والله بەرنامەکەدا بەڕاستی جێگە شارازیە و خەشتان زۆر باشە بەڵام گەنجان چی بکەنی ئەگەر ڕوونەکە نەکاتیای کەسێک نییە کە نسبەتی شام بکاتن یاخود بۆ بێتن
پێشنیارتان چییە بۆی گەنجان چی بکەن کە سەردانی ئەم ناوەندانە نەکەن؟ والله گەنجەکان پێویستە کارێکیان بۆ بدۆزرێتەوە، یعنی ئێستا گەنجەکانمە زۆربەی بێکارن و وا پێویستە لەسەر مەلاکانیش بەڕاستی بەگشتی کە ئەوکەن یان ساعتی خەڵکەکەکان بۆی نەچمە بۆ جیانە. بەڵام پێتان وانی ئەمە هەندێک جار لە هەندێک حاڵەتدا پەیوەندی بە بێکاریەوە نییە سەردانیکردنی ئەم گەنجانە بڕێک لەو هاوڵاتیانی زۆر جار لەم ناوەندانە دەبیندرێن و سەردانی ئەم شوێنانە دەکەن کەسانن فەرمانبەرن و خەڵکانێکی بەتەمەنن و ئەم حاڵەتە خەریکە لە هەرێمی کوردستان دەبێتە حاڵەتێکی زۆر ئاسایی مامۆستایە فەرمانبەرە دوای دەوامەکەی ئێواران سەردانی ئەم ناوەندانە دەکات. پێتان وانییە کە ئەمە هەندێ جار پەیوەندی بە بێئیشیەوە نییە چونکە زۆربەی ئەم کاتانێک کە وڵاتیان تیایدا سەردانی ئەم ناوەندانە دەکەن دەکەوێتە کاتەکانی شەوەوە؟ ڕاستە بەس بەگشتیانی فەرمانبەرەکان دەستن بۆی کە زەویش لێت گۆڕن بەس گەنجەکان کە ئەوەی دەچێت زۆری بێکارە گەنجەکان کە دەستن. بەڵام ئەم گەنجانە بۆچی ئەم جەوا و ئەم کاتە خۆشە لە سەردانیکردنی ماڵی خزمێکیان بۆ بەهێزکردنی پەیوەندیی کۆمەڵاتی سەرف ناکەن؟ بۆچی لەگەڵ خێزانەکانیان کاتەکانیان سەرف ناکەن؟ یەکێک لەو کێشە کۆمەڵاتیانەی کە لەو ناوەندانەی دادگاکان زۆر جار باسی دەکرێت کە زۆر جار تەلاقیشی لێ دەکەوێتەوە، گەنجان زۆر بەڵای خێزانەکانی خۆیان داناچن هەرکە ئێوارەداها سەردانی کافەیەک دەکەن و تاوەکو 2-3 شەو نانەوە ئاگان لە ماڵ و منداڵەکانیان نامێنێ. پێتان وانی ئەمە دەبێتە یەکێک لە خراپیەکانی ئەم خۆخراپەی گەنجان و هاوڵاتیان دەبێتە هۆی لێکترازانی خێزان و تێکچوونی شیرازەی کۆمەلگاش؟ بەگشتی ئێستا گەنجەکان دەزانی چۆنە، یعنی کەس سەردانی ماڵە خزمی ناکە، هەمووی لێک دوورن و واوەش بۆتەکە هۆی ئالۆزی بینی بەزەن دایک و باوک لەگەڵ مناڵەکان یان لەگەڵ خزمەکان زۆر تێکەربوونا، یعنی کەس ئەوە نەبوو، یعنی بە کورتی ئەوکەم بۆ سوێ ڕەحم نەمایە بە کورتی. بەڵێ سپاس بۆ کاک بەرزان، کاک بەدران بەرزان لە هەولێرەوە، سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. کاک چاوەڕوان لە چەمچەماڵەوە لەگەڵمانە. کاک چاوەڕوان سڵاوتان لەبێت. بەڕێستان شەتان چییە لە سەرم تەوەرە فەرموون؟ کاک چاوەڕوان تەوەرەگە لەسەر چی برا؟ جان سپاس سڵاوتان لێبێ. سەرنجی ئێوە چییە لەسەر تەوەری بەرنامەکە؟ بۆچی گەنجان ڕوو لە کافتریاکان دەکەن کاتەکانی خۆیان بە شتی بەسوود و پەیوەندی کۆمەڵاتی و لەگەڵ خێزانەکانیان و بە خوێندنەوە و زۆر بابەتی دیکە هەن کە جێی ئەم کاتە بۆشانیان بۆ بگرێتەوە تێیدا پێیپڕ بکەنەوە، بەڵام بۆچی خۆیان بە نێرگە لە کێشان وە ئەم ناوەندانەوە گرتووە؟ کاک چاوەڕوان بەڵێ هاوکارانە مامەژە بۆ دەکەن کە پەیوەندیەکەی بەڕێزیان پچڕا. بەڕێزان هاوڵاتیان زۆر سەرنج و تێبینی لەسەر ئەم بابەتە دەڵێن و زۆر هۆکار دەڵێن، بەڵام دەتوانین بڵین هەرێکێک لەوانەی کە ئێوە باستان کرد هۆکارن، بەڵام ناتوانین هۆکارێک زەق بکەینەوە بڵین ئیتر ئەمە هەموو هۆکارەکەی ئەمەی هەندێکیان پێیان وایە کە بەهۆی باوەڕلاوازی گەنجەکانەوە و پێی کە لە ئاین و ئیسلام و دین شارەزانین ئەگەر ناکاتەکانی خۆیان لە مزگەوت بەسەر دەبن. هەندێکیان پێیان وایە کە لە بێکاریدان کە ئەمانە هەمویان قسەی خۆیان لەسرە. کاگالان لە شارەزورەوە لەگەڵمانە بە زۆر لەسەر هێڵی پەیوەندیەوە لە نەی هێڵینەوە. کاک ئالان سڵاوتان لێبێت. بەڕێستان هۆکارەکان بۆچی دەژێڕنەوە؟ سلام علیکم بەرەجوانەکەم. سڵاوی خواتان لێبێت. سپاس. چاوەکە من ئەم هۆکارە کە هۆکارێکی کەزەونە و زۆر شتێکی تەسناکە ئەرگەڕێنمەوە بۆ سێ خاڵی یەکەم هۆکاری یەکەم دایک و باوکە. دایک و باوک ئاگای لە مناڵەکان نیە، جاری وا هەیە خۆیان خەوتون ئەو دایک و باوکە ئەو سەعات 3 شەو 4 شەو کاتێک ئەو گەنجانە کاتێک دێنەوە بۆ ماڵکە خەڵک بەخەبەر دێ بۆ نوێژی بەیانی و شەو تەواو بۆوان دێنەوە ڕۆژە خەون. ئەمە خاڵی یەکەم کە لێپچینەوەی دایک و باوک هۆکاری سەرەکی یەکەمە لە پێش حکوومەتەوە. خاڵی دووەم حکوومەتە. حکوومەت پلانی نییە بۆ گەنجەکان، گەنجێکی زۆر بێئیش و بێکار دەچوی پەیمانگای دەچوی زانکۆ هەمووی بێئیش و کار ناچار تەنها بێنە بەر و کاسەیانە و کاتەکانیان لەوێ بکوژن. خاڵی سێم کە خاڵێکە لەو هۆکارانە ئەم پێشکەوتنی ئەنتەرنێت و وەسایلی
میدیاکان و لە سەدەمی بەحسا من زۆر بەحاڵ بەبیرمێ ئەبوو بە سەعات 10 شەو 11 شەو ئیتر تەلەڤیزیۆنەکان تەرزەیان نەکرد ئیتر خەڵکەوەندە نەماوە ئێستا خەتێکی ئینتەرنێتیان لە گازینۆ و کارتریەکان داناوە فریان کردووە چێ چاویەکە خواتەوە تا بەیانی جگەلەوەی کە نێرگەلای کێشێ خەریکی چای خواردن و ئینتەرنێت و ئەو شتانەیە ئەم شتانەی شانێکی سوودی هەیە وەنێکی زیانی هەیە بەڵام بەداخەوە گەنجان و خەڵکانی ئێمە لە سەدانەوەدیان بۆ شتە سوودەکان بەکارهێنن. پێتان وایە کە ئەمە چارەسارە کە گەنجان کاتەکانی خوان لەم شوێنانە بەسەر ببن نابێ گەنجان بیر لە داهاتووی خوان بکەنەوە بیر لە دروستکردنی داهاتووی خوان بکەنەوە؟ جا بەداخەوە شوێن پێویست ناکات بەڵام گەنجانی ئێمە مەسن و سسن مێشیان تەواو لە خاوبنوایە و بیاگان لە کۆمەڵەشت بەڵام وەکو پێم وتی هۆکاری سەرەکی حکوومەت من حەزم نمونەیەک بۆ جەنابەت و بۆ بینەرانی کەناڵە خۆشەویستەکەتان باس بکەم من لەم ماوەی نزیکە ئیشم کەوتە بنکەی پۆلیسێکی نزیکی ماڵ خۆمان خاوەن کارتەیەک هاتبوو شکاتی هەبوو لە کۆمەڵێک گەنج کە عەلە ئەساس پارەی خواردنی نێرگەلە و چاو بە تایبەتی نێرگەلە کێشانی بەلاوەیە ئازانی یەکێک لە گەنجەکان کە تەمەنی نەگەشت بۆ 18 ساڵ خاوەن کارتەیەکە چەندی گیرا بوو وەڵڵاهی وتی 600,000 نان دایەتی بۆ کێشانی نێرگەلە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێستان سپاس بێت و حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان شتێک نەکەن بۆ عیلاجکردنی ئەم شتە وڵاتەکەمان بەرەو کارەساتێکی زۆر تەسناگەچێت. بەڵێ کۆمەڵێک هاوکاری کۆمەڵێک هاوڕێی دیکە لە سەر هێڵی پەیوەندیم سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان. ئەوین خان لە کەلارەوە لەگەڵمانە. ئەوین خان سڵاوتان لەبێت. بەڕێستان کۆتا پەیوەندیە ئەم ئەڵقەی بەرنامەی دوانگەی خەڵکن دەمەوێت کات دەمە بەڕێستان هۆکارەکان بۆچی دەژێڕنەوە بۆچی گەنجان بە لێشا و سەردانی ئەم ناوەندانە دەکەن ئەگەر سەردانی شوێنێکی بەسوودیان کردبە پێتان وا بوو کە وڵات لەم دۆخە چەقبەستویە سیاسیە ئابووریە عەقڵیە ئیتر نازانم چیەدا مابایەوە؟ لەسەر تەوەری بەرنامەکەت بڵێ هۆکاری سەرەکی لارێنی کوردستان هەڵەستاندنی هەلی کارە بۆ گەنجان ئێمە ئەگەر سەری وڵاتانی زێرەوە بکەین دەبینین ئەو شوێنانەیە کە ئەو شوێنانە ڕێوشێنی دیاریکرانی خۆیان هەیە کە گەنجان ناتوان بۆنە ئەو شوێنانە ئەگەر تەمەنی دیاریکراویان لێت ئەو گەنجانە لەگاتی ئەوەی ئەم هەموو کاسە لەوێ بەکرۆ دەدەن باوەڕنجوکاری جوان بکەن کە خزمەت بە کۆمەلگە بکەن کۆمەلگە ئێمە پێویستی بەزوو گەنجی بە توانە و تاقە هەیە بۆ ئەوەی کۆمەلگە پێش بقاتی وادارم ئەو گەنجانە واز بەم کارانە بهێنن کە هیچ سوودی بۆیان نییە لە ئەمڕۆ هیچ سوودی بۆیان نییە لە ئەمڕۆ لە دواڕۆژیدا هیچ سوودیان پێ نادێنێ هەروەها ناچێت بڵێن هەموو گەنجان ئەو کارانە دەکەن چونکە هەندێک لە گەنجان هەندێک گەنجان کاری ناوازە و چاک ئەنجام دەدەن ئەمە شتی بۆ کۆمەلگا دەدەن. ئەوین خان بەشێک لەو گەنجانە هۆکارەکان بۆەوە دەگەڕێنەوە کە خەونەکانیان ناتەدی تر لەوێ خۆیان بێئاگا دەکەن لە ئەو خەون و خەیاڵانەی کە لە دنیادا هەیەە. پێتان وایە ئەمە چارەسەرە وەکو گەنجێک بەڕێستان پێتان چارەسەرە و ئامۆژگاریتان چییە؟ زۆر بە کورتی سپاستان دەکەم. بەڵێ ڕاستە هەموو گەنج بۆ کار بەسەربردن لە ڕاستە ئەو شوێنانە من دەڵێم بۆ گەنجانە دەڵێم نابێت کار بەسەربردنە ئێمە کەسێکمان لە پشتەکە تەنها کەسێکمان لە پشتە گەورەترین کەسەوەی خوای گەورە دەتوانین فەنا بۆ بەرین دەتوانین دوعا بکەین کە خوای گەورە ئاواتەکانی ئێمە بەدوودن. بەڵێ هاوکاران مامەشە بۆ دەکەن هیچ کاتمان نەما. سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێزیشان کە دوا پەیوەندیە ماڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک بوون. بەڕێزان ئەمانە سەرجەم خوێندنەوە و سەرنج و تێڕوانین و بیر و بۆچوونەکانیەوە بوون لەسەر ئەم تەوەرە. هیوادارم کە ئەم گەنجانی کە گوێبستی ئەم بەرنامە بوون و نانتوانیوە بار هۆکارێک پەیوەندی بکەن ئیتر بیر بکەنەوە. خەونەکان لە ژوورێکی پردوکەڵاوی ئەوەندەی دیکە نادیار دەبن ئەوەندەی دیکە غامز دەبن خەونەکان لەم شوێنانەدا نانەدی خەونەکان هەوڵیان دەوێ ماندووبوونیان دەوێ گەر تۆ گەنجێکی خوێندنت تاو کردووە لە بوارێکدا هەز دەکەی دانامەزری دایان جانب و دایان ڕێگەی دیکە هەیە بۆ سەرکەوتن ڕێگەکانی دیکە تاقی بکەوە تا بێگەیشتنەوە لاڵقێکی دیکە و بەرنامەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک هەموو لاکتان بەخوای میهرەبان دەسپێرم.